فەرموو السلام خوشکەکەم. عليكم. عەلەیکم السەلام و ڕەحمەتوڵڵا دایکی محەممەد. نعم طيب. زۆر بەڕێزی خوشکە باشەکەم خوا سەلامەتتان کە. من حاجة بالسالة ما مصاب. لەگەڵ ئێوەی بەڕێزیشا خوشکەکەی من. والله ما مصاب كان بحثي في الباب يعني عەفوم کە خوشکەکەم بەڵێ. بس كميات. بەڵێ باسی ئەومان کرد کە ئەوانەی کە دڵغەڵ و دڵنەخۆشن بۆ نوێژ و ڕۆژ و ئازان کە دەگاتە سەر میراتەکەڵێت بە حکمی قورئان ڕازین نەعوذ بالله كانوا عنه معرضين باسی ئەوەمان کرد بەڵێ. والله من يعني كفكني. خوشکەکەم یەک تۆز دەنگ هەڵبڕی بۆی باشتر گوێم لێ بە دەنگەکەت تۆزە بە کزی لێ بۆ لەم بمبورە. بەڵێن کەسێکی نێزی خۆمان خانوویەکی هەبوو فرۆشتی حوت خوشبووین لەگەڵ دوو برایە خانۆکەی فرۆش زۆرەکەی بە خۆی بردی یعنی بەش خوشکەکانشی بە تەواوەتی نەدا مامۆستا بەڵێ یعنی یەک خانوویە بوو ئەو ماڵی کە پێیدا بوو ماڵەکەشی هەمووی قورسان وەکی من ئەو مەسرەف بوو کردووە و ناوزانتیم کردووە هەموو پارەکەی یعنی زبەری ئەو بردی اینەکە ئێمەشی بەکەنیدا داخۆ ئێستا ئەوەی کەمایەوە نەیدایەوە پێمان مامۆستا ئەودا لێن باوکم ئەمر خۆی کردن دایکماوە نە باوکیش خوا لێی خۆش حکمی ئەوە سێ لەگەڵ مردوی حازی یعنی بەشەکەی ئێمەی دەستی نەدا بەسەر چاوی شەڵا ڕوونکردنەوە دەمێرچنەوە تێپەڕیەوە بەڵام بۆی کەسانی تریش دەرسی لێوەرگن. بەڵێ ئەنجام بۆ قورئان خوێندن مامۆستا من زۆر حەزم لێ قورئانە خوێنم زۆر زۆر باشم لەخوا بەزیاد بەس هەر وایە لە یەک پیسێکە یەک پیسێکی زۆر زۆر بەسیتە زمانم بۆت نایە بۆ نایە نەوەڵا ئەو پیسە سەنێ لێ یەک بۆ منایە زمانی بۆی نایە بەسەر چاو لەوە زۆر مەمنون دەستەکان خۆش دەخوای گەورە بپارێزە محەممەد خوشکە باشەکەم درێژەی بەرنامەدا قسەت بۆ دەکەم بە ئیزنی خوای گەورە. دایکی محەممەد باسی ئەوە دەکا کە خانوویان فرۆشا و بەشی خوشکەکان وەکو پێویست نەدراوە لە میراتدا. بەڕاستی بەڕێزان ئەمە کارێکی خراپە ینی میلەتی ئێمە لە بەسەلەی میراتە زۆر جا خۆی گوناهبار دەکات. من تەنها ئەوەندە دەڵێم ئەو کەسانی کە دەیانەوێ سەربەرزی لای خوابن و دڵی براکانیان دڵی خوشکەکانیان یعنی ئەم برا و خوشکایەتە بەهۆی میراتەوە لێک نەترازێ. بەڕێزم میرات بۆ ئەوەیە خوشک و براکان زیاتر ڕەحمیان بچێتە سەر و دوعای خێر بۆ مردووەکەیان کە باوکە دایکە ئەو کەسەی کە مردووە میراتەکەی بەجێهێشت و دوعای خێری بۆ بکرێ. بەداخەوە ئەمە هەموو کاتوشی گونەهباری دەبێت چ کاتێک نەبێ کە بچیە خزمەت لیژنەی فتوای شەرعی بچیە خزمەت مامۆستایانی بەڕێزی ئاینی دووسێ مامۆستای ئاینی شەرعزان لە بواری میراتە چونکە ئێستا من وەکو خودی خۆم لە بواری میراتە شارەزایەکی ئەوتۆم نییە هەموو مەلایەک شەر نییە شارەزای بواری میرات بێ هەموو وتار خوێنێکی مزگەوت کە خوتبەی باش دەخوێنێتەوە شەر نییە شارەزای میرات بێ بڕۆنە خزمەت مامۆستایەکی لێهاتوو لە مامۆستا قەدیمیەکانی ئێمە لە مامۆستاکانی ئێمە کە پسپۆڕی بواری دابشکردنی میراتن ئەنجاویش تاکە کەسێک نا خوشکێک نەچێ برایەک نەچێ بەتەنیە نەخێر هەمویان بچن دوای تەعزیەکە دوای ئەوەی کەوا هاتنەوە سەرخۆ دوای مردنی باوکەکە دایکەکە یان ئەو کەسەی کە مردو و میراتی لێدەگیرێ هەمویان بە کۆمەڵ بچنە خزمەت مامۆستاکە بڵێن جەنابی مامۆستا فڵان کەس مردووە ئەوەندەی لە باش بەجێماوە تەسلیم بە شەرعی خوای پەروەردگارین خوا چی لەو قورئانەدا فەرمووە دابەشی کردو ئێمە هەمومان ملکەچین ئەمە ڕێک و پێکە ئەمەی ئاوا بکە بەخوا هەم مردووەکە پاداشی دەنووسێ چونکە ئێمە زۆر جاوا دەزانین مردوو ئەگەر میرات بەجێ بێڵێ زۆر مامۆستا بەداخەوە گوێم لە وتارەکانیانە ئەڵێ ئەوەی بەدەستی خۆت پێش خۆتی نەخەی لە دوای خۆت میراتگر بۆت دەخۆن ئەگەر میراتگرەکان ساڵح بن ئەهلی خواناسی بن دیندار بن خوشک و برای ڕێک و پێک بن دەم بەخێر بن دەم بە زیکر بن دوعای خێرت بۆ بکەن ماڵ و منداڵی ساڵحیان هەبێ بەڕێزان وا حاڵی ببن تێبگەن لەمە بەخوا ئەو پارەی بە میراتیش بەجێ دێڵین بۆ نەوەکانمان خوا ئەوەش دەتای تەرازوی چاکەماندا دەنێ لە قیامەتە ئەوەش وەکو ئەوەیە بەدەستی خۆل لە ژیانی خۆتا بەخشی بێتت بەڵام بەداخەوە هەندێک خەڵک ئەم میراتە بۆ مردووەکە دەبێتە زەحمەت چونکە حتا خۆی ماوە چاکەکە دەدا بەو کوڕە و خراپەکە دەدا بەو کچە و ئەمی لێ بێ بەش دەکا ئەوەتە قەبری خۆت پڕ کرد لە ئاگر بەداخەوە بەڵام ئەگەر گەڕایتەوە بۆ شەرعی خوا هیچ کەسێت کاتان لێ دەکەم بە زیندوی خۆی میرات دابەش نەکە بڵێ منداڵەکانم ئەگەر مسڵمانن ئەگەر باوکو دایکی خۆتان خۆش دەوێت کاتان لێ دەکەم بگەڕێنەوە بۆ شەرع هەتا خۆم ماوە ماڵ و مڵکەمووی خۆمە کە مردم شریعەتی خوای پەروەردگار هەیە ئەو قورئانە پڕبەرەکەت و بەخشە هەیە
کە بەدات پەروەری مافی هەمووانتان دەدا بڕۆنە خزمەت یەک دوو مامۆستای شەرعزانی دابەشکردنی میرات چیان پێکوتن لە خزمەتیاندا بن. ئەمە ئەو کاتە هەم مردووەکە بەخوا ئەجر و پاداشتی دەگاتێ لە ئەوەی کە میراتی بەجێهێشتووە، هەم خوشک و براکانیش لە خزمەت مامۆستاکەدا بە نووسراوێک هەر کەسە حیسەی خۆی وەردەگرێ بە دڵێکی شادمانەوە دەڕۆنەوە و خێریشیش بۆ مردوەکەی لێ دەکەن. بەڵام ئەوەی تریوانە بێ و بە ئارەزووی من و بە ئارەزووی تۆ بەدەسەڵاتی ئەو بە بێدەسەڵاتی ئەو میرات دابەشکرێ، وەکو دایکی محەممەد ئەو خوشکەی لێدێک ئەو دڵ ناڕەحەتە بەداخەوە ئەوە تۆ زەرەر نەکردووە بەخوا ئەوەی کە میراتیشی بەر نەکەوێت لە برسانە نامرێت لەوە چێ زۆرجا ئەو دەوڵەمەندتریش بێ، بەڵام ئەو کەسەی کە میراتی لە ماڵدایە بەشی خوشک و براکانی تێدایە دڵنیا بێ ڕۆژی هەژار دەکەوێت، دڵنیا بێگە پارەشی زۆر بێت دایمە دڵی ناڕەحەتە ئیلا تووشی کارە ساتێک دەبێت کە خۆشیەکەی لێ تێک دەدا، بەڵام ئەوەی کە غەدری لێکراوە خوا لە لایشکەوە قەرەبووی بۆ دەکاتەوە لە قیامەتیشە ئەجر پاداشتی دەداتەوە. ئینشاءالله هەموو مودایەک هەوڵ بدەن لەسەر پارە و ماڵی دنیا با برایەتی و خوشکایەتیتان نەفەوتێ. ئەڵێ حەزم دایکی محەممەد لێ پرسیارێکی تر ئەڵێ حەزم لە خوێندنی قورئانە، بەڵام هەندێک پیت هەیە بۆم نایە، ڕاستە هەندێک کەس هەیە هەندێک پیتی بۆ نایە، زمانی بۆی نایە، ئەوە تو ئەجرەکەت هەر بۆ دەنووسێت. دایکی محەممەد بەردەوام بە لە خزمەت قورئانەکە. ئەنجا هەندێک مامۆستا هەیە شێوازی وتنی پیتەکانت پێ دەڵێ، تۆ هەوڵ بدە لە گەڕەکەکەی خۆتە ئەم سنتەرانی کە بۆ فێربوونی قورئان خوا پاداشتیان داتەوە کراونەوە خۆ پاریان لە کەس ناوێ، بڕۆ لایەن بڵێ مامۆستا بۆ من پیتی هائم بۆ نایە، من پیتی هائەکانم بۆ نایە لە کۆتاییدا، شێوازەکەیم پێ بڵێ، زمانم چۆن بڵێم، ئەوان شێوازەکەت پێ دەڵێن. ئەگە بەوە شەر فێر نەبووی هیچ گوناهت ناگا، قورئانی خۆت هەر بخوێنە وەخوای گەورە بە ئەندازەی ئەوەی کە ناڕەحەتی پێوەی بۆ نایە لە زیاتی ئەوەش پاداشت هەر دەداتەوە، بەڵام تا بۆت بکرێ لە لای مامۆستایەک ئاسانە، دەتوانانی لە لای مامۆستاکە شێوازی زمان و کردنەوەی دەم و دەنگەکەت پێ دەڵێ فێری پیتەکەت دەکا. ئەگەر هەر فێر نەبووی بۆت هەر نەهات تۆ گوناهت ناگا و ئەجری تەواوی قورئان خوێندنەکەت بە ئیزنی خوای پەروەردگار هەر بۆ دەنووسرێ.